عن زارشكو ناكم بزوجارة بس بدنگ بدورة دي بس بزوجارة سيبو ما مصطفى ما مصديسا موبايلي هنا كلهم كنجا عقل دبيتو روجك راح لي دشيني روجك لطلبان دي روجك موبايل ديني كنجا عقل دبي باولي امري بيتن باشا تلفون دايك بكم؟ لا سيزا دايتشاتي باو زي باوتش بيتن نتخوم مصطفى بدنگ بس تخوم مصطفى تليفونك بس باشا بس ما مصطفى ورا بيش نكوبزان دي باش ما مستعجل مستجان أود رجع كتابي كان فرمي دست كانت خوش بيت الزحمة اللي ما مستفينك حتى جرم دي باش بيتن سباس أربعة مصطفى ما مصطفى خير بيه زرت بعض ما مستعجل نجي أولش نمرة كان دست كانت خوش بما مسجل زرت بس هبراز كتابي كانت رازينة راست ما كهاتي بلام أس طلبة كان برز بيتو وأنا زان زوزر باش فير بينا الحمد لله ما أصاب مستعجل السلامة بي أركي خوم أنا من بارك ستت ما مسجل عفوا كدانش إيش كمبيوتر بلا لبو بابا تيك بيم قوتي بيجينا كدوا ما مستعجل بيموتي ناتوان إيه باش هو كاريتسيا ما سبابا بتداخل كيا ناتوان ما مسفينك براستي شاخوان إنسان إيمان داره وبروشته من كفالتي لكم زور سپاس دەکەم کە من بە شایەنەوە ئازانی بوومە هاوسەری براکەت بەڵام پێم وتی من ناتوانم مامۆستا باش ما مسجل ئێستاش بە ڕخسەت سلام ما مسجل فرق درجة طبيعة كان دست كان خوش بي چی مامۆستا ڕازی نەبوو؟ ناو رازي نبو نازم مكارك شتيا مامۆستا بەگوێ من دەکەی وازی لێ بێنە باشترە لو پێدەچی عاشقی کەسێک بێت چاوەڕێ دەکات بێتە دەخوازی لو تدزاني جد تبوا وا پێدەچێت باش اگر وابي مشكلة منية ام دقا بلياكم قصيدكم لازم واز لي بينا بس او هيس قصتش ناكاتم بس اولي دري رازي موتو شەڕ ئاخیری خێر مامۆستا ان شاء الله ان شاء الله دەڕۆم بە ڕخسەتت دەشتەڵەوەکان بس خوش ما مسجل بس خوش سلام ئەریوە چیوە کاکە کەشتیت غەرق بووە چیەوە بەس نییە تێک نەچوو ئەوەندە فکرکەوە دەزانیت چیە سەرمانجان فێنک هەموو مێشک و عەقڵ و هۆشی بردیمە هیچ جاگام لە خۆم نەما هەموو ڕۆژێ فێنک بەس نییە بەس نییە کاکە چی کردەوە پێی گوتیشان گوتی پێی دەرێم لە تەلەفۆنت لۆ بکە بزانە چی کردەوە الو کاکە گیان باشی باش كاكا کاکە ئەرێ ڕازی بوو ناوڵە رازی نەبوو بە قوربان ئیشم گەلە زۆرە باشە دوای قسەی دەکەین دەیخواپیس باش چ بوو چی گۆ کاکە ڕازی نەبوو
دا تجوازە مۆزوعی بینە بەردەچی بکە سەرێ دەزانین چێ سەرمان ئەمەم بێزگە لە فێنش یەک کچی کەم ناوێ چ زۆرە کت زۆرە کاکە کچەکی باش لێ دێنین بە ئەخلاق کاکە دەرێم ئەمە فێنکەم دەوێ فێنک و فێنک تەواو کچی کەم ناوێ لۆ کاکە عاشقی بووی کوردی ئەگەر عاشقی نەبم لەوە بەزمەی دەکەمە تو لۆ تێناگەی ئەوە توی خۆش دەوێ ئەگەر ئەم نوکی خۆش نەوێ قەینا بەزەمە خۆشم دەوێ یعنی چێ قابلە دەزانی ئەتو بەخۆت و برام هیچتان پێ نەکرا ئەم بەخۆمە مەوزوعی حەل دەکەم دانیشە کورە دانیشە دەبزانم دەیستەکەی تەلەفۆنی لۆ دەکەم لۆ کێ لە بۆ کاکم باش تا ئێستا هیچ پێ نەکرا لێنەگەڕ مشکم باشە ئەلۆ کاکە گیان داوای لێبوردن دەکەم بەس وەڵی شاخەوان کردی تێفەرتەنە و هەڵا چ بکەم یعنی کاکە دەرێگەر پێتان ڕازی ناکرێتن ئەو لە خۆم بە کەسەش کە دەرێم بە قوربان من مدیری ئەوم نەمتوانێت قەنەعەتی پێبینم چۆن کەسەش کە دەتوانێت قەنەعەتی پێبینی هاوە شاخەوانە کاکە جان بە قوربانت بمە مۆزوعم لۆ پێک بینە وەڵا کاکە عاشقی ئەو کچە بوویمە بە قورئان ئەگەر لەم ڕایز دەکەم باشە دەنا بە قورئان سەری خۆم هەردەگرم بە قوربان ئەو نەک ئەتوو ئەو دەرێ شوو بە کەس ناکەم پەیوەندی بە تو نییە مۆزوعەکە برام ئەو مشتلەیەم بە خۆم حەل دەکەم چ دەکەی یعنی ئەم پێت دەرێمە تو تەداخل مەکەمە ئەگەر چارەم نەکرد حەقت بی واز بینە بە خۆم چارەسەری دەکەم تووشی مەشاکرم مەکە بە قوربان باشە بە خۆم چارەسەری دەکەم دەی خوا حافیز چ بوو کاکە وەڵا نازانم دەرێ وزارە حەلەکشکەم پێ بزانین چ دەکەم تۆزە کاتێ بۆ ئەکید بە حەلی پێیە مامۆستا فەرموو مامۆستا فەرموو لاش کاتێکی خراپ نییە لا لا ئاسایە فەرموو باخچەکەمان زۆر ناڕێک بووە وتم تەلەفۆنێ بۆ باخەوانەکە بکەم بێ ڕێکی خات باش تەلەفۆن لێ بکە مشکلە نییە جاری مامۆستا بەئیزنت مامۆستا جان عەفوەن بەڵێ دەتوانێت لە قەدارنشین فەر مامۆستا جان تەکلیفکم لە بەڕێزت هەیە هیوادارم هاوکاریم بکەی خێرە مامۆستا فێلیکس بینێ دەرسیەکەم و دووەمی نییە باشە دەتوانێت قسەیە بکەی برێ کۆبنەوەی کچکەمان هەیە زوو بێتن قەناعەتی پێبینی دیسان بەزمەکەی براتە ئەوەی زیاتر چەیە خۆ دەزانێت چ وەزعش دامە مامۆستا من قسەم لەگەڵی کردووە چەند جاریش نەک بەس براکەیتەوە ئەو حەز ناکاتە نانت مێردکە یعنی مشکلێ هەیە لەگەڵەوە شتە پێش مناڵێ لە مۆزوعەکە چیە پێم ناڵێە ئەو قسە لەگەم مەکە دەگە براکەم بکە واز ناینی واز ناین لەو قسە زیاتر کەسی ناوێتن ئەزۆر لێ ئەگەر ئەوم لۆ بکەیت زۆر سپاس دەکەم تاوا من قسەی لەگەڵ دەکەم بزانین چۆنە بێ شەڵا خێر بێ ئینشاءالله تاوا سپاس مامۆستا جار بەئیزنت عزیزی مامۆستا سپاس دەکەم سپاس سلام مامۆستا باش مامۆستا گیان بەخێر فەرمووە سەلامەت بی ئەحواڵت باش من تۆ چۆنی باش بی سەلامەت مامۆستا وەبزانم سبەی وانەی یەکەم و دوومت نییەوە نییە بەڵە نیمە زۆر باشە ئەوجا ئەتانین کۆبوونەوەیکی کچکەدانێت کۆبوونەوە دەربارەی چی حەز ناکەم درۆت پێ بڵێم دەربارەی براکەی مامۆستا ئازادە نەفەس خان من تەواو خۆم یەکلا کردو تۆ پێشم وتووە دەزانم من پێم و نامەوێت زەواجکەم نایکەم دەزانم بەخوا بەس ئێستا تەکلیفی لە من کردووە ئەمەش بۆ ئاخر جار بێ خۆتان یەکلایی بکەنەوە دانیشن بە جوانی قسەکان بکەن ئەم جارەشە لەبەر خاتری تۆ بەڵام بە مەرجێک ئەبێ تۆش دانیشی لەگەڵمانە تاوە ئەگە دوا دڵت مرتاحبە منیش دانیش باشە مامۆستا گیان تا یەکەم جاری شتت نییە ناگیانم جار بە یارمەتیت کاتێکی خۆشیان مامۆستا ببوورە بێزاریشمان کردی ناساییە باشە بۆ شو ناکەی مامۆستاگیان چەند جار ئەو بابەتەمان باس کرد ئێمە 15 ڕۆژە من بە ئێواڵم نامەوێت تەواوی تر بە زۆریە مامۆستاگیان من چەند جار بە تۆم وت ناتوانم باوەڕ بکەم ڕاست دەکەی مامۆستا باوکمان تۆزتان بی ئاستا دێ باشە باش ئێوە ئافرەتن قسە خۆتان بکەن ئەمن بابەت بە چاتی قسە لێ بکەم باش باشە باشە مامۆستا هەستەکەم چیرۆکێکی خەمبارت هەیە بۆت بۆ من باس ناکەی
خەڵک قسەر لەسەر دەکا. خەڵک چیڵن؟ بۆ نمونە یەکێک دەڵێ ئاشقە و چاوەڕێ مەشوقەکەیەتی. چیکە؟ یەکێکی تریش دەڵێ بە دوای مێردێکی دۆڵەمەندە. چی تر؟ قسە زۆرە. باش کەواتە با من چیرۆکەکەی خۆم بۆ باس بکەم بۆ ئیتر کۆتایی بەم قسە و باسانە بێت. بۆم باسکە. چەندین ساڵ پێش ئێستا دایکم بۆی گێڕامەوە وتی هەمیشە باوکت شەڕی پێفرۆشتم. بۆ؟ لەبەرەوەی کە دایکم دایم کچیە بوو ئەویش پێوت مادام تۆ کوڕت نابێت نەزۆکیت. ئیش ناکە دیسان دوو ڕۆژ نابی لە وەستان بێتەوە. ئای خوایە ئەگە کوڕەکەم هەبا حاڵی من ئەوە دەبوو. ئەرێ چ پرتە پرتات و پرتە پرتی و قەت نابڕێتەوە. دیسا تێک چۆ ڕادیۆیەکە دیسا تێک چە ببە وەستای؟ دی بەمە وەستای خوا دەیکرد ئەمنیش کوڕەکەم دەبۆکی ئەو خەرکەی ئێستا دەمدایە دەمگو کوڕەکەم بڕۆ ئەو ڕادیۆم لەو بەوەستای بەس کانۆ ئەو ڕۆژەی دیسان کوڕ خوات هەبی خوا گوناحت دەگاتێ کوڕ فەرقی چێ لەگەڵ کچی. بە زۆری فەرقەیە با قورئان شەرمێنەکەم بچمە چایخانەی بچمە مزگەفتە چی هەر دوو ڕاپێم دەبێ ها دیسان باوی کچەکان هات هەم چووە ئەوە من دەڕۆمەوە ڕادیۆی دەبەمە وەستای. ڕاوەستەڕە با پێ درێم لۆ زەین لە بژدەگەر خۆت نابی لەسەر ڕێ بچی قەیدیکەی لە مەکتەبێ. ئەستەغفیرڵڵا ئەتۆ بەڕاستی تا؟ لۆلا دەتوێ کچی بە پێشە خۆم دەبی بە مەکتەبێ برێم ئەوە لە داخلی مەکتەبێ بکەن؟ لا حول ولا قوة إلا بالله کوڕە فەرقی کڕ و کچی چییە؟ خوات هەبیتن بەسە و فەرق و جودایە دەکەی. ئەوا تو دەتوێ ئەمنی شێتکەی کچێک و فەرقی نییە وەڵڵا ئەگە ئێستا کوڕ ژنێ بە پێشە خۆم دادەدا دەبردە مەکتەبێ دەمگۆ مامۆستا ئەوە کوڕەکەمە و داخلی مەکتەبێ بکە بەس ئاخ لێم گەڕێ با بڕۆم لێم گەڕێ. چ بکەم پیاوەکە خۆ بەدەستە خۆم نییە ئەوە خوا دەداتن. ئەوە دەزانێت تو چەند ساڵەوە قەوانی لۆم لێ دەدەیەوە من ڕۆیشتم. خوای بە قوربانی بێت دەپاڕێنەوە زگی ئەو جارم کوڕ بێتن و نەجاتم بی لەو هەموو خەڵک و خەفەتێ یا ڕەبی. دایکم وت نەمەزانی بەرگەی ئازاری ئەو مناڵە بگرم یا قسەی ئەموو ئەو. باوی زەینەبی هات خوی باشی خۆش بیاخوا کچەکان گەورە نەبووینە. لا حول ولا قوة إلا بالله. باشە تو ئیش و کارت دێ تاقلی کچەکانی من دەکەت داخۆ گەورە بوونە گەورە نەبوونە. کورە ئەتوش ئەوەندە خۆت ماندی مەکە هەر زاوا دەیبا خرکەوە لۆ زاوان بەڵکێ لە بنسێبەری زاوانیش دەعوێەوە. وەرە حاج چانیام پارەی خۆم دەخۆم ئەتوو بەبیرم دێ هەر پارە غڕ دەکەونە ناو بالیفی دەنێ بڕۆ غەمەچی لە خۆت بخۆ. ئەوزە باشە ڕاوەڕا تو چەند کچ تێ ئێستا؟ سێ. ئەی باشە لۆ ژنشکە ناینی بەڵکێ ئەو زارە خوا کوڕەکەت بداتێ. بەڕاستی تا؟ ئەرێوەڵە لۆنا. والله ماو حاجی ئەمنیش لەمێژە فکرم کردبەوە بەسە تو برێەوە حەلبی کورە ئەرێوەڵە هەڵە هەزاری وەچ تو ژنی دوای هینایە لۆنا. دە باشە ئەی سەلامەت دا توش غەمەکەم لێ بخۆ بزانە ناسیارێکی خۆتان کەسەکی خۆتان باشە؟ وعدبی ئەمن خەمەکی باشە لێ بخۆم ژنی دوایمیش لۆ بینمەوە باشە بەڵکی ئەو زارە کوڕەکت دەبی. دە باشەوە من دەڕۆ حاجی چێوە دەچی؟ کورە چت پێم کورە نەیەک ئیشە نەدووە نەسەیە آخر ئەگە کوڕەکەم هەڵایە ئێستا ئەوانیش دەچون یە دوو ئیشیان تەواو دەکردووە منیش بە دوو ئیشەکی دارەچوم. خوا حافیز خوا حافیز. هەتا وای لێ هات بووین بە باس و خواست هەموو کەسێک و کەس و کارەکەمان بەڵام دایکم هەمیشە شکور بوو ئەیوت هیچ ئازایەتی کەسی تیان نییە ئەگەر مناڵەکانم کوڕ بێ یا کچ بێت ڕەش بێ یا سپی بێت جوان بێ یا ناشرین بێت لەبەر ئەوە دایکم زۆر شکور بوو. ئیتر وای لێ هات دایکم بوو بە خاوەنی سێ کچ سێ مانگی مابوو مناڵی چوارەممان لە دایک بێت کە چاوەڕێەوەیە کرد کە بزانێ کوڕەیە کچە. ئیتر باوکم هاتووتی حەسیبە ئەرە حەسیبە دەوەرە ئەوە چتەوە ئیلا دەبی دە جاران باگت بکەم. ئەوە هاتم دەبرێت چ دەوێ جۆب دەما
قورآن بە حەقت بە ساحبت هەتا ئێرەم هاتیە نازانم چ بکەم لەگەڵ تو بەو خودایە ئەو جارە ئەو منداڵەمان کەس دەرچوی ئەی خراپە پێت دەکەم لۆ پیاوەکە بەتەمای چی چ دەکەی یعنی والله بە دەردەکەت دەبم هەتا ژیانت مایە بنووسێەوە چێژنم بەسەر دەینی پیاوەکە هەموو شتێک لە کاتی خۆی دەزانی ئەخەو هەموو کچە چێت پێم نارێ پێ چ بکەم پیاکە خوب بەدەستە خۆم نییە نارمەوە خوا دەداتن دەبەسە جەبدەم بگرەوەی ئەوڕۆ هێوارە کۆمەرە برادەرەکەم داوەت کردیە تێرەگەی خواردنیا لۆ حازر دەکەی باشە خوارد چەند نەفەری حازرکەم نازم هەتا لۆ 20 نەفەرە حازرکە باشە دیارە دەی باشە چ بکەم چارم چییە باشە ئیتر کادات و چووەتە مناڵەکە هاتە دنیاوە کچ بوویانکە ڕاستە چێوە دەچی دەستم بەردا ئەو منداڵێ چێوە دەبێ دەچم فڕی لەدەم کرا کۆدرت دێفڕێنێ ئەو دڕم دێ و زیاتریش بینەوە دەرکتەوە هەی پێویستان بندێ بەردا دەستت بینە خوارێ کرا بندێ ئەگە ئافرەتەشی باش بای خوا کوڕەکی پێدەدای بڕۆ لای لە ڕێم خوا لای فڕی لەدەم یانی فڕی لەدەم خوای بە قوربان بەوە کچە چی لێ دێتەوە چی بەس دەردێ خوایە خوایە گەداری بی خوایە خوایە و پێشێمانی کەیەوە پیاوەیە لە ڕێ خوایە فڕی دەداتن یا ڕەبی ئەی خوایە خوایە و زڵمەی قبوڵ نەکەی خوایە خوایە بە قوربان بوو خوایە کەس هەرچی خۆی فڕێدایەوە دایکت ژیانی زۆر ناخۆشی بەسەر بردووە ئەدی دوای منداڵەکەتان چی لێ کرد خادمی مزگەوتەکەی گێڕایەوە ئەیوت لە بەردەمی ئەو مزگەوتە مناڵەکەمان دۆزیەوە سەگێک ئاگای لێبوو کە نێژ کەس بەلایە بڕوە دوای 2 ڕۆژ مامۆستا ئاینەکە بووی دەرکەوت بوو کە ئەو مناڵە کچی باییزەکە ئەکاتە باوکی من دوایەوەی تر مامۆستا ئاینیەکە مناڵەکەی بردەوە بۆ باوکم و چەند فەرموودە و ئاەتێکی بۆ خوێندەوە ڕازی کرد کە مناڵەکە قبول کات و وەریگرێتەوە دایکم دڵی زۆر پێی خۆش بوو بەڵام دوای ئەوە شتێکی زۆر سەیڕوویە چی ڕوویدا ئیتر دایکم هەموو ساڵە کوڕێکیە وەرە حاجی وەرە ئەبوو زەینەب خێرە چت دەوێ ئەمن هەموو ڕۆژێ لە ترسی تو ناوێرم سەر من لە مارە دەربینم لە بۆی پێم نەرەی بابی کچان لۆ خێرە ئەو جارە چتان بووە خوا کوڕەکی جوانی پێبەخشیمە ناویشم لێ نایە حازی پاشا ئەلحەمدولله یا ڕەبی بەداک و باب گەورەبی بەڕاستی پێم خۆش تەواوی لەمە و پاش بابی کچان نەما پێم دەرێن بابی پاشای پاشا ئەوزا تو پێ دوایە پاشا گەورەبی ساڵع دەربچی حتما کوڕی بابی خۆی دەبی ئەوزا من دەڕۆم خوا حافیز کۆ دەڕاوە چێوە دەچی حاجی دەمەیە بچمە بازاڕێ چیها پاقلاوە باشە گران بەهایە بیکڕم و بیهینم بەسە گەڕەکی دابشکەم دەڕاوە ئێستان برادەرەکی خۆمەیە پاقلاوە فرۆشە بەڵکی هەرزانتر لۆت حساب دەکا بەڕاستە هەرێوەڵا کورە لە با بچین با بڕۆی
لەویش سەیرتر ئەوە بوو هەتا وای لێ هات کار کوڕێکێ بوو کچێکێ مردایک ئەرێ حەسیبە ئەو نوزە نوزەیتونە بڕاوە پیاوەکە زەرگم سووتایە شیلانەمان لێ ڕۆژتیە ئەرێ بابە واز لە شیلانی بینە ئەوە خوا بردیەوە ئەوە قەدەری مەوهایە چ بکەین لە دوای خۆزە لەرمان نەکردە شیلانمان ڕۆی خوا کوڕەکی جوانی پێدان ئەوتە پاشەوە لە باوەشی تووە ئەوە پشت و پەنامانە ئەدی پیاوەکە هەر گوتت کوڕ 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 ئەوە خوا کوڕی پێدای بەس شیلانەمان لێ ڕۆیشت بابە شیلانە ئاوەدانی مارێ بوو ئەرێ لە تێوگا شیلان مرد خوا کوڕەکی کەی داینێ ئاگەر لە پاشای هەبی پاشا بە کەرکمان دێ لە دوا ڕۆژ بڕۆ ئەتوام لە دڕزاندەی بۆ نوزە نوزت با بچ بە پەردەرکەی هەواکم پێکەی هەوا هەی خوایە لە دەستە تو ئەوەندە زاڵم نەبای پیاوەکە وەرە حاجی وەرە السلام عليكم. وعليكم السلام بخير ماشي بابي زينبي. لا حول ولا قوة إلا بالله أري حاجي خوا كرتش داميت وازم ليناني إيه دبري بابي باشاي بابي پاشای إيه دوها بابی پاشای بەڕاستی هەموو گەڕک پاشی تازیەکەش هەمومان زۆر دڵگران بوون بە مردنی کچەکەت کوڕە کچەکەت دەزانی چەند نازار بوو چەند مؤدەب بوو چەند فەقیر بوو هاتي هاي سلامتي لكن أخوة أخوة ناسي إيه أو أولاد خوا ديدا خوا ديباتو ئەیوێ الحمد لله استعمل كركم هي بدك سان نايقور خوا دي كدو كريت كيدا دامي أو تدواك سكاني هلو خوي بربايوا کوڕە سەر برنکە خوای ببینە کچ و کوڕ فەرقی چییە یعنی ئەتو فەرق و جوازی پێ دەکەی أو كحازي أو تصندو تسونينا دوازم لي بينا أتو بتماي بتسيشي وەڵام مزگەفتێ دبرو سلام برو نيجي خودك دعاء شي خير شمال بكوا دبرو خوا عافیس کادات و چوو کوڕی چوارەمیشی لەدایک بوو دایکم ئێ بەڵام کچەکەی نەمرد ئێ ئەو کچێکە منم ئەوە تا لە بەردەمتم چیرۆکەکەت زۆر بە ئازارە بەڵام ئەوە چ پەیوەندی بە شوکردنی تۆ هەیە زۆر پەیوەندی پێوە هەیە دوای ئەوەی کە باوکم کوڕەکانی گەورە بوون هەمووی چوونە شوێن و ڕێی خۆیان هەمویان هاوسەرگیریان کرد و خێزانێکیان پێگەنا تاوای لێات کەس ئاگاداری باوکم نابوو ئەوە ئێستا کە ئاگاداری باوکمە منم لەبەر ئەوە هەتا باوکم مابێت من قەت شوو ناکەم ئێستا تێگەشتن کە ئەو کچە بۆ شوو ناکات لەبەر هیچ هۆکارێ نەبووە بەس لەبەر باوکی بووە برام ئێستا چی دەڵێی کاکە ئەگەر پێشتر خۆشەویستێکی سادەم لە بۆی هەبا بەس ئێستاکە خۆشەویستی وەکو دەریایەکە لە بۆی مادام ئەو هەندە بە وەفابی لە بۆ بابی کە بابی ویستیتی فڕێدا و لە کۆڵی کاتەوە ئەوە دڵنیا بەو کەسەیە کە من دەمەوێ کاکە دەبزانە ئەگەر بکرێ بچینە ماڵیان هەم بابی ببینین هەم بەخۆی ببینین تەلەفۆنیان بۆ بکە تەلەفۆن لۆ بکە ئەلە مامۆستا فێنک سڵاو باشی سەلامەت بێ سپاس ئەلحەمدولیلا باشم
ئەڵێم ئیزن هەیە ئەمن و مامۆستا ئازاد و براکانی بین بۆ ماڵتان تاوا مادام ئێمە دێن بەس لۆکیشنمان بۆ بنێری زۆر باشە بێ تا دەست خۆش بە مەمنون سەلامەت بی هەستن با بڕۆین بەسە پێم ناخوێ بەسە بشبورن ماڵەکەمان بچووکە و فۆلکلۆریشە بەڵام ئێرە یادگاری باوکمە لەبەرەوە چەند جاریش پێم وتووە با تەعمیری کەینەوە بەڵام ئەڵێ یادگاریم لێ هەیە ناکچم نەکەوی شێ بکەی ئەمن لێرە بترازە دڵم بە هیچ جێشکە نابتەوە ئەمە یادگارەکانی منە هەی خوای ڕۆژێک لە ڕۆژات چم لە فێلکۆکەی خۆم کرد بەدەستەکانی خۆم چوو فرێمدا لەبەر دەرچی مزگەفتی لە ئاخیریش فێلکۆکەمەکەم هات خەمی مەخۆ کچێکی زۆر نازدارتیە زۆر داوە لە خودای دەکەم بەرامبەر بەو کوردەوەی کردم لە ناوم بمکوژی وانەکە باوکەنجان دەبی خوا هەفوو کاتت دەبی لەو گوناحە گەورەیە لێم خۆش بی کچەکەم تۆر باشی منی باوکەنجان هەر چۆنێکی گەورەم کرد هیوەی نەبووەتی فرێدە چ بکەم لەم دەزانی کاکە ئەوە براکە دڵی لەسە کچەکەتانە حەز لێ بیخوازی ئەگەر ڕازی بێن سوپاسی خۆی دەکەین خدا عەمر درێژی بکات یاخۆ بەخێر بێ کوڕەکەم کوڕەچ ئیماندار و بەڕەوشتە زۆرش کاسیبە الحەمدولله یا ڕەبی وەڵڵاهی ئەگەر فێرکۆکەی من ڕازی بیتن ئەوە هە بە کراسی بەری پێشکەشی دەکەم ناباوکە من وعدم بە تۆیەوە هەتا تۆ بی من خزمەتی تۆکەم من ژیانێکی کەم نایە ببێت و بە قوربان باوکە گیان چۆن نەتوانم من تۆ لانێم و بڕۆم ژیانێ بۆ خۆم دروستکەم ئاخر داوا لێبڕنیش دەکەم لە حزوری برا گەورەم و مامەی قسەی دەکەم بەس مامۆستا فێنێک یعنی ئەگەر ئەتوو ئەمە قبول بکەی ئەوە منش حەز دەکەم بەشدار بم لەو خێرە گەورەی حەز دەکەم لەگەڵ جەنابەت بێکەوە باوکت پێکەوە خزمەت بکەین پێکەوە یارمەتی بدەین بەڕاستیە من زۆرم خۆش دەوێی وە حەز دەکەم بەشدار بم لەو خێرە گەورەیەش کچی چت بۆ ڕازی دەبە قسان بکە کچم ئەتوانە فکر لە بابی خۆت بکەوە فکر لە ژیانی خۆت بکەوە پێم بێ ڕازی یان نا الحەمدولله لەخوای بەزیادی داهەتا زووە ئەو بابەتەی زوو حەڵکەن باشە کوڕی خۆم ئینشاءالله بە زووترین کات ئینشاءالله هەموو چارەسەر دەکەین